بیر لەوە بکەنەوە کە چۆن بتوانن ئەم بۆردە چۆن بتوانێت خزمەت بە خەڵک بگەێنێ. یەکێک لە پەیامەکانی ئێمە لە بانگەشەی هەڵبژاردن خزمەت بوو. چۆن ئەم بۆردە لە خزمەتی خەڵک بێت، نەک تەنها لە خزمەتی ئەندامانی بۆرد، نەک تەنها لە خزمەتی حیزبەکەی خۆشتان، بەڵکو لە خزمەتی خەڵک، چۆن بتوان ببن بە پردێک لە بینی ئەو هاوڵاتیانە و دام و دەستگا حکوومیەکان. بەڵام سەردەمی ئەمڕۆ، گەنجی ئەمڕۆ، حیزبی و غەیرە حیزبی چاوەڕێی شتێکی ترن، چاوەڕێی ژیانێکی ترن، چاوەڕێی دەستکەوتی زیاترن، ئاستی چاوەڕوانیان فەرقی هەیە لەگەڵ ئەو گەنجەی کە 92 خەباتی سیاسیە کرد. من ناڵێم ئەوان باشن و ئەمان خراپن، یان ئەمان باشن و ئەوانی تر خراپن. دنیا گۆڕاوە، بۆیە ئەبێ یەکێتیش وەکو حیزبێک خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم سەردەما. دوورکەوەنەوە لە هەندێک دیاردەی مەترسیدار، دیاردەی مادەی هۆشبەر دیاردەیەکی جددیە، نەخۆشیەکە، کارەساتە، کەمی نەکردووە زیادی کردووە. ئێوەی گەنجن کە لە بەردەم ئەو مەترسیەیان خۆتان بپارێزن لەو دیاردەیە، چونکە ئەو دەرگایە کرایەوە زۆر بە قورسی داخرێ. من دەستخۆشی لە هێزەکانی ئەمنی ئەم ناوچەیەکەم، بەڵام چاوەڕێی زۆر زیاترم لیان، چاوەڕێی زۆر زیاترم لیان بۆ ئەوەی بە توندی ڕوبەڕووی ئەو دیاردە ببنەوە.